زۆر جار مرۆڤەکان بۆ گەیشتن بە ئاسوودەیی و ژیانێکی خۆشتر بیرۆکەی داهێنەرانەیان بۆ دێت. زۆر جاریش ئەو بیرۆکانە کراونەتە کردار و تەواوی مرۆڤایەتی بەکاریان دەهێنێت. خواردنەوەی کۆکاکۆلا یەکێکە لەو بیرۆکانەی کە دواتر کرایە کردار و لەلایەن کەسێکەوە بۆ چارەسەری کەمخەویەکەی خۆی بەرهەم هێنرا. ئەم خواردنەوەیە چیرۆکی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ ویلایەتی جۆرجیا لە ساڵی 1886 لەلایەن دەرمانسازێک بە ناوی جۆن تێس کە بەدەست کەمخەویەوە دەیناڵاند. ئەوە ژوای کردبوو کە بەردەوام پرۆفین بەکار بهێنێت بۆ ئەوەش هەوڵی دەدا دەرمانێک بەکار بهێنێت کە ئازاری سەری کەم بکاتەوە، لە هەمان کاتدا یارمەتی بدات کە بخەوێت. بەو شێوەیە توانی تێکەڵەیەک دروست بکات کە تامێکی خۆشی هەبوو. جگەلەوەش کاتێک شلەیەکی گازی تێدەکرد زیاتر تامەکی خۆش دەبوو. بیری کردەوە کە ئەو دەرمانە لە دەرمانخانەکاندا بفرۆشێت. بەو شێوەیەش لە ناو خەڵکیدا پێشوازیەکی باشی لێکرا. ئەو کەسانە دەیان برد کە بەدەست کێشەی هەرسکردنی خۆراک و سەر ئێشەوە دەیان ناڵاند. بەو شێوەیە جۆن و یاریدەدەرەکەی توانیان کۆمپانیایەکی بچووک دابنێن و ناوی لێ بنێن کۆکاکۆلا. بەڵام دواتر جۆن کۆچی دوایی دەکات. یاریدەدەرەکەشی کۆمپانیاکە بە بڕی $2300 بە بازرگانێک دەفرۆشێت بە ناوی ئاسا گریکس کاندلەر. ئاسا دوای کڕینەوەی کۆکاکۆلا دەست دەکات بە دانانی پلانێکی نوێ بۆ ئەوەی بەرهەمەکە بکاتە بازاڕەوە. لێرەوە بیرۆکەی ئەوەی بۆ دێت کە بەشێک لە بەرهەمەکانی بەخۆڕایی پێشکەشی هاوڵاتیان بکات، چونکە دڵنیا بوو لەوەی کە تامی بەرهەمەکەی زۆر خۆشە، هەموو کەسێک بەدڵی دەبێت. هەروەها دڵنیا بوو لەوەی کە هەمویان جارێکی تریش دەیکڕنەوە. بەو شێوەیەش لە ناو خەڵکدا بەرهەمەکەی ناسراو دەبێت. پلانەکەشی سەر دەگرێت. دواتر هەوڵیدا ڕیکلامی بۆ بکە و لۆگۆیەکی تایبەتی بۆ دروست بکات. بە شێوەیەک بەرهەمەکانی لە ناو خەڵکدا پێشوازیەکی زۆری لێ دەکرێت. قازانجەکانی بە تەواوی بەرەو زیادبوون ڕۆشتن. توانیان لە لۆس ئەنجلس و شیکاگۆ و داڵاس لقی نوێ بکەنەوە. دواتر کەسایەتێکی تر بە ناوی بێرنهارد دەبێتە سەرۆکی کۆمپانیاکە. چەندین گۆڕانکاری دروست دەکات. بۆ نمونە خواردنەوەکە دەکاتە ناو شوشەوە لە بری ئەوەی لە کوپی پلاستیکیدا بیفرۆشێت. هەروەها هەوڵی داوا بکات ئەمیشە کۆکاکۆلا لە خەڵکەوە نزیک بێت. بۆ ئەوەش دیزاینێکی تایبەتی بۆ دروست کرد. بەو شێوەیە ساڵ لە دوای ساڵ کۆکاکۆلا بەرەو سەرکەوتن هەنگاوینە. پشکی کۆمپانیاکەشی تا دەهات زیاتر بەرز دەبوویەوە. چەندین کۆگایان لە وڵاتانی جیهانی وەک کۆریا و کەنەدا و فەڕەنسا و کوبا کردەوە. هەروەها ڕۆڵێکی گەورەیان بینی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بە شێوەیەک کە نرخی بەرهەمەکانیان بۆ سەربازەکان کەم کردەوە. بەو شێوەیە بەردەوام دەبێت تا ئەو کاتی کە کۆمپانیای پێپسی دێتەکایەوە دەبێتە گەورەترین ڕکابەری کۆکاکۆلا، بە تایبەتی لە دوای ئەوەی هاوڵاتیان بۆیان دەردەکەوێت کە پێپسی تامی خۆشترە. کۆکاکۆلا هەوڵیدا بێتەوە ناو گۆڕەپانەکە و ببێتەوە بەڕکابەر. بۆ ئەوەش پێکاتی خواردنەوەکەیان گۆڕی. ئەوەش ناڕزایەکی زۆری لێکەوتەوە. پشکەکانیان بەڕێژەی لە 100 دابەزین. بەڵام کاتێک گەز بەوە دەکەن کە هەڵەیان کردووە دووبارە دەگەڕێنەوە سەر بەرهەمە کۆنەکەیان. دواتر بەرەبەرە جارێکی تر کۆمپانیاکە دێتەوە ناو خەڵک. ساڵ لە دوای ساڵ سەرکەوتن بەدەست دەێنێت. لە ساڵی 2017دا لەلایەن فۆربیسەوە ناوی بە یەکێک لە 5 دیارترین مارکەکانی جیهان ناسێندرا.